هلا سر يعني گرنگجی یکم قۆناغی ئەم پرۆژەیە بەڕێز رابەر حوسێن بەڕێوەبەری ئاوی هەولێر لەگەڵمانە کاک رابەر سوپاس بامەدەبوونی بەڕێستان بەخێر بێن با لە ئاسایشی ئاوە دەست پێ بکەین زۆر باسی گرنگجی ئەم پرۆژەیەمان کردووە بەڵام ئەمەوێ ینی تەرکیزمان لەسەر گرنگجی ئەم پرۆژەیە بێ لە ئاسایشی ئاو ینی زانیاریم لایە کە قوڵایی بیر لە هەولێر گەشتۆتە 700 متر کە ڕژەیەکی زۆر لە کاتێکا پێشتر ینی 250 بووە ئەم پرۆژەیە ینی چی لە ئاوی ژێرزەوی ئەکا داخستنی بیرەکان سوودیان چێ بێ بۆ ئاوی ژێرزەوی چونکە پێشترەوتر ئاوی ژێرزەوی هەولێر زۆر کەم بووتەوە زۆر سپاس طبعا بنسبەت ئاسایشی ئەو پرۆژانەیەکەوە لەم کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان جێبەجێ کراون بەڕاستی پرۆژەی زۆر استراتیجین لە بواری زامنکردنی ئاسایشی ئاو زامنی دەستڕاگەیشتنی ئاو دەکا بۆ نەوەکانی داهاتوو و بۆ مشکلەی کە لە هەولێر هەبوو لە مەسلەی دابینکردنی ئاو لە شاری هەولێر بەشێک لەو فراوانبوونەی هەولێر پشتی بە ئاوی ژێرزەوی دەبەست بەداخەوە تاوای لێ هات لە هەندێک شوێن ئەو ئاوانەمان دەرهینا کە ساڵەها بوو کۆکرا بۆ لە ژێرزەوی بێگومان ئەو پرۆژەیە وەرچەرخانێکی گرنگ و مێژوویە لە مێژووی شاری هەولێر پێم وایە ئەو ئاوی ئێستا دێتە هەولێر بە مێژووی شاری هەولێر ئەو ئاوە نەهاتیە و بێگومان دەبێتە هۆی بژانەوەی ئاوی ژێرزەوی چونکە لە ئەمڕۆوە ئەو بیرانەی کەەوە لێدرامون بە مەستی دابینکردنی وەکو سەرچاوی ئاوی خواردنەوە بۆ شاری هەولێر بێگومان ڕاجراون بەشێکیان بەردەوام دەبین ڕاگرتن ئەوە یەکە لەو هەنگاوە گرنگانەی لەم قۆناغا کە دەتوانین ئاسایشی ئاوی پێم سۆگەرکەین بۆ نەوەکانی داهاتوو زۆر باشە ینی ئەم ئاوا چۆن دابەشەکرێ واتە 24 کاتژمێر ئاو دەبێ یاخود خەزانە و دواتر بە شێوەیە خشتە بەڕێدرێتەوە بۆ گەڕەکەەکان بێگومان ئەو پرۆژەی فریاگوزاری بۆ ئەوەیە کە بۆ ئەوەی 24 ساعت ئاوی دابینکەین بۆ ئەوەیە بە پێی پێویست ڕەنگە زیاتریش بە پێی ستانداردی عالەمی ئاو بدرێتە خەڵک و بە هیچ شێوەیەک بۆ پێداویستەکانی خۆی ئاوی بۆ دابین بکرێ بە پێی پێداویستەکانی خۆی چونکە ئەگەر ئاوەکە کە دەبتە 24 ساعت بەڕاستی هەدری ئاو و بەفی ڕۆدانی ئاو گەلک زۆر دەبی ئێستا حالێن ئاو هەیە سوپاس بخوا زێ گەورەش ئاوی باش تێدا لێڤڵی باشە بەڵام ئەگەر بێت و ئەمە بە شێوەیەکی بەرپرسیارانە ئەو ئاوەی بەرهەم هاتووی کە هەیە دابش سەر هاوڵاتیان نەکرێ و بەکاری نێنین بێگومان کێشەمان بۆ دروست دەکات بۆیە بەڕێوەبەرایەتی ئاوی هەولێر ئێستا کە لە کوچە و کۆڵانەکانی شار ئەندازیارەکانیان خەریکی ڕێخستنەوەی تۆڕەکانی ئاون کە بە شەو ڕۆژ کار دەکەن بۆ ئەوەیە کە لە ڕێی خشتەیەکی ڕێک و پێکەوە ئاو بدرێتە خەڵک ئەو ئاوەی کە دێتن بێگومان لەو ئاوانەیەکەوە خۆی ئاوی کوردستان کوالیتی زۆر باشەیە بەڵام ئەو ئاوەش بە پێی ستانداردی جیهانیە بێگومان هەموو ئەو ئاوانەیەکەوە بەرهەم دێن و دەپاڵێن بێگومان بە تاقیقی کۆنتترۆلی زۆریدا دەڕۆن ئینجا دابش سەر هاوڵاتیان دەکرێن باشە بەشێک لەو گەڕەکانەی کە ئەمڕۆ ناویان هەبوو لە قۆناغی یەکەمە ئاویان پێ نەگەشتووە تاوەکو ئێستا ینی هەندێک گەڵاوەتی لەو گەڕەکانە بۆ قسەیان بۆی مە کردووە کە ئەڵێن ئاوان پێ نەگەشتووە بۆ بە هەمویان نەگەشتووە بە چارەسەر کراوە بەڵێ بێگومان ئێمە دوای ئەوەی کە تێستی پرۆژەکانمان کرد ئێمە دەمانەوێ مەشروعێکی گەورە لەگەر شەبکەیەکی کە دانراوە پێشووتر بە سیستەمی بیگونجێنین بێگومان ئەوەش تۆزە کاری دەوێت ئێستا ئەوەی هەیە بۆ نمونە من بنەسڵاوە بە نمو دەینەوە بەشێکی زۆری بنەسڵاوە ئاوی پێگەیشتووە بەڵام بەشێکی تری ئەوە سێ ڕۆژە تقریبان تیمەکانمان لەوێنە ڕەنگە کێشەی لە شەبکات هەبی ئەو کێشانەش دوای بابرێت تێستکردنی ئاوەکە بەدیار دەکەوی بێگومان تقریبان ئەمە هەموو ئەو شوێنانەی کەەوە لە سنووری خزمەتگوزاری بەڕێوەبەرایەتی ئاوی هەولێرە دەتوانین ئاوی بدەینێ ئەو شوێنانشی کەەوە ئێستا بە شێوەیەکی کاتی ئاوی پێنەگەیشتە لە ڕێی بیرەکانەوە وەکو تەریقی قەتیم ئەو 2-3 ڕۆژەی هەتا حەلی دەکەین ئاویان دەدەینێ
بالنسبة لسروش كشكل شهر سربيك بله چونکە ئێستا حاليا خەریکی ڕێخستنەوەی تۆڕەکان احتیمالە لە گەڕەچێک 2 کۆڵان 3 کۆڵان تاوەکو سەل بەبیر ئاو بخۆنەوە کێشیان هەبیتن بە تایبەتی لە بنەسڵاوە و لە قەڵاتی نوێ و لە بادن قەرەبووی کەس نەزان ئەو سێ شوێنە ئێستا ئەمە فۆکەسی دایرەی ئەو هەموو لەسەر ئەو شوێنەیە بێگومان لە چەند ڕۆژی داهاتوودا 3-4 ڕۆژی داهاتوودا ئەو مشکلەیە چارەسەر دەبی و هاوسەنگکردنەوەی تۆڕەکان کارێکی زەحمەت و زۆری دەوێت چونکە ڕەنگە ئەو شەبەکانەی دانرا بن هەندێکیان لە ساڵی 90ەکان هەندێکیان لە ساڵی 2000ەکان ئەو کات سیستەمی GIS نەبووە بۆیە هاوسەنگکردنەوەکەی تۆزە کاری دەوێت پێشتر نەدەکرا ئەو تۆڕانە هاوسەنگکەینەوە چونکە پشتمان بە ئاوی بیر بەست بوو سڕەکانمان ڕێکی خست بوو لەسەر ئاوی بیر ئێستا ئاوەکی زۆر بە تەوژمەکی زۆر هەیە و بە پرێژەرێکی زۆری هەیە دوێە ڕێکخستنەوەیان تۆزە کاتی دەوێت سوپاس تێگەیشتنی هاوڵاتیان دەکەین کە ئەو ماوەیە کە لە خزمەتیاندا دەبین تاوەکو تۆڕەکانی ئاوی هەولێر ڕێک دەخینەوە باشە لەم پرۆژەیە هەست دەکرێت زیاتر گەڕەکە شعبیەکان سوودبند بوون بنەمای گەیاندنی ئەو بە گەڕەکەکان چییە؟ بێگومان ئێمە دراسەمان کردیە هەر گەڕەکە و چەند ئاوی دەوێت چەند هاوبەشە چەند ماڵە چەندیش ئاوی دەوێت ئەگەر نسبەی لۆسز یان بە فیڕۆدانمان چەند بیتن بێگومان پێشتر ئەوە دیراسە کرا لەسەر ئەو ئەساسەیە هایدرۆلیک مۆدل لە بۆ مەشروعەکەی کرایە لە پاش ئەوەی کە هایدرۆلیک مۆدل لە بۆ مەشروعەکەی کرایە دیزاین تۆڕەکانیش کرا دوای دیزاین تۆڕەکان بەڕێوەبەرایەتی ئاوی هەولێر هەستا بە دیزاینکردنەوەی تۆڕەکانی ناوشاری هەولێر بۆی ئەو تەغذیانەی ئەو ئاوانەی کە پێدرێن فیدینگ لە بۆری سەرەکی کە باس کرد 200 نزیکەی 30 کیلۆمەتر بۆری کاربۆن ستیلان سپایرڵ ستیلە لەوی وەردەگرن چۆن لەگەر بە بۆری پۆلی ئەثیلین چۆن لەگەر تۆڕی ئاوی گەڕەکان ڕەبتیکەنەوە بێگومان ئەوە عملیەک بووە ئێمە 3 مانگ لە بەڕێوەبەرایەتی ئاوی هەولێر دیزاینمان بۆی کردووە و ئێستاش جێبەجێمان کردووە لەو زۆنانە حالێنیش لە داخلی 120 متری کار دەکرێت کە پشتیوان بەخوا لە داهاتوێکی زۆر نزیکدا فەیسەکەی دیکەی داخلی 120 متریش کاری لێ دەکرێت باشە قۆناغی دووەم کەی تەواو دەکرێت و کام گەڕەکانە ژەکرێتەوە ئەمە ئەولەویەتی ما ئەوەی هەبوو کێشە زۆرەکەمان لەو بەشەی بوو کە ئێستا ئاوی پێگەیشتووە زۆر داگلەی ئەومان لێ دەکرا کە زیاتر منطقەی خواپێدا و بابرێن دەوڵەمەند زیاتر کاریان بۆ دەکرێت بەڵام سوپاس بۆخوا ئەو پرۆژە گەورە و استراتیزیە لە پرۆژە لە گەڕەکە هەژارنشینەکانەوە بەڕاستی گەیشتەوان و کاریان بۆ کرا و قۆناغی دوم تا کۆتایی ساڵ تەواو دەبی ئەویش بە قۆناغ چاوەڕێ دەکەین ئینشاڵڵا لە هەمان هێڵ لە داخلی 120 متری لە ماوەیەکی کەمتر پێش بگاتە 2 مانگ ئینشاڵڵا تەواوی بکەین ئەوە یەک لە بابرێن یەک لە تارگێتی مێ هەدەفی مێ کە بتوانین تەواوی بکەین باشە ڕاستە ئەوترێت بە تەواوبوونی ئەم پرۆژەیە نرخی ئەو گران دەبێواتە پارێکی زیاتر لە هاوڵاتیان وەرەگیرێت بەخوای تعریفەی ئاو هەتاوەکو ئێستا لە حکوومەتی هەرێمی کوردستانەوە چەسپاوە سابتە نەگۆڕایە و هیچ بابرێن بەرنامەیەک یاخود پرۆپۆزەلێک یان ڕەئیەکی مەوەەر نەگیرایە پێمان بڵێن داتاینگۆ چڵێ ئەگەر ئاو زیاد ئاو هەرزان بکرێ یاخود گران بکرێ هیچ شتێک لە ئارادانە ئینجا دەنگۆکار ڕاست نینە ناوەڵڵا هیچ شتێک لە ئارادانە بێگومان تعریفەی ئاو ئێستا لە حکوومەت هەرێمی کوردستان سابتە و تقریبان سعرەکەشی ئەگەر کەسێک بە شکلێکی متەزەم و ڕێک و پێک بەکاری بینی احتیمالە مانگانە لە بینی 5 تا 10,000 دینار پارەی کرێ ئاو دەدا ئەوانەی کە زیاتر بەکاردێنن دەبتە 15-20 ئەوانە کەواتە ئەوان زیادە ڕەوی لە بەکارهێنانی ئاو دەکەن لێ سوپاسیانەکەم وەکو ڕوو جەنابی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانیش باسی کرد کە هیواداری هاوڵاتیانیش هاوکارمان بن بۆی ئەو سامانە گەورە و گرنگە بەڕاستی بپارێزرێ ئەو پرۆژەیە بە ئاسانی بەدەست نهاتیە کۆمپانیایەکی خۆماڵی بە ناوی هێمن گروپ لە ماوەی زۆر قیاسی 8 مانگ پرۆژەیەکی لە مەحاڵەوە هینا بوون ئێستا ئەو پرۆژەیە کار دەکا ئەوانەی کەوا باسییان دەکرد کە ئەو پرۆژەیە بەڕاستی احتیمالی ڕاگررتنی هەیە احتیمالی تەواونەکردنی هەیە احتیمالی ئەوەیە زۆر تاخیر بی سوپاس بخوا ئەو قسانە هەموو بوونە کەفی سەر ئاو
ئێستا پرۆژەکە کار دەکات بە توانای خۆی نزیکەی 7200 متر سێجا لە کاتژمێرێک بۆ ئەو خەتە دابین دەکات خەتەکەی دیکەش ئینشاءڵڵا نزیکەی 3000 متر سێجا دابین دەکات لە داهاتووی نزیکدا. بەڕێز رابر حوسێن بەڕێوەبەری ئاوی هەولێر سوپاس بامەدەبوونی بەڕێز کاک رابر بەخێر.